وەزارەتی دەرەوەی ئیسرائیل داوای لە هاوڵاتیانی وڵاتەکەی کرد لە ئۆکراین ئەو وڵاتە جێبهێڵن. ئەمریکا و بەریتانیا زەنگی ئاگادارکردنەوەیان بۆ هاوڵاتیەکانیان لە ئۆکراین لێدا. هاوپەیمانی باکووری ئەتڵەسی ناسراو بە ناتۆ هەڕەشەی سزادانی رووسیا دەکات. سەرۆکی بەشێک لە وڵاتانی زلهێز بەردەوام هۆشداری دەدەن و باز لە هەڵگیرسانی جەنگێکی وێرانکەر دەکەن. لە ماوەیەکی کەمدا نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا نزیکەی 4 دۆلار بەرز بووە. ئەڵمانیا و تورکیا و عێراقیش داوایان لە هاوڵاتیەکانیان کرد بە زووترین کات ئۆکراین جێبهێڵن و مەترسی هەڵگیرسانی شەڕیان لەو وڵاتە ئاشکرا کرد. ئەمە ئەو دۆخەیە کە رووسیا بە کۆکردنەوەی زیاتر لە 100,000 سەرباز بە درێژایی زیاتر لە 1600 کیلۆمەتری سنوورەکانی لەگەڵ ئۆکراین و ئامادەکردنی هەزاران تانک و پێداویستی سەربازی بۆ هێرشکردنە سەر ئۆکراین دروستی کردووە. تا دێت پەرەسەندنە سیاسی و سەربازی و تەنانەت ئابوووریەکان لە سنووری نێوان رووسیا و ئۆکراین زیاتر دەبن و ئەگەری هێرشی سوپای رووسیا بۆ سەر کیەڤی پایتەخت بەهێزتر دەبێت. وڵاتانی ناوچەکە و جیهان هۆشداری دەدەن و باز لە وەڵامدانەوەی ڕاستەوخۆی سوپای رووسیا دەکەن. هەرچەندە ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا ڕەتی دەکاتەوە کە کۆکردنەوەی هێزی سەربازی لەسەر سنوورەکانی ئۆکراین بە مەبەستی هێرش بێت، بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا جۆ بایدن سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند بە پێی زانیاری هەواڵگریەکان لە ماوەیەکی کەمدا رووسیا ئۆکراین داگیر دەکات و لە پەیوەندێکی تەلەفۆنیشدا بە هاوتا ئۆکرانیەکەی ڕاگەیاندووە ئەگەر رووسیا بێوێت ئۆکراین داگیر بکات ئەمریکا هاوپەیمانەکانی وەڵامی یەکلاکەرەوەیان دەبێت. لە بەرامبەردا ڤلۆدیمیر زیلینسکی سەرۆکی ئۆکراین ڕایگەیاند رووسیا لە هەوڵی ناسەقامگیرکردنی وڵاتەکەیدایە. لەلایەکی ترەوە یەنیس ستۆڵتنبێرگ سکرتێری گشتی هاوپەیمانی باکووری ئەتڵەسی ناسراو بە ناتۆ ڕایگەیاند هێرشکردنە سەر ئۆکراین باجی قورسی دەبێت و پێویستە رووسیا بەرپرسیارەتی دەرەنجامەکانی لە ئەستۆ بگرێت. ناکۆکی و کێشەکانی نێوان ئۆکراین و رووسیا نوێنیە و لە دوای هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤێت و سەربەخۆبوونی ئۆکراین کێشەکان دەستی پێکردووە و لە ماوەی چەند ساڵی ڕابردووشدا بارپرسانی ئۆکراین لە هەوڵی دوورکەوتنەوەی زیاتر لە رووسیا و نزیکبوونەوەن لە وڵاتانی ئەوروپا و هاوکات هەوڵی بە ئەندامبوونیە وڵاتە لە ناتۆ رووسیای زیاتر تووڕە کردووە. جیاواز لە ڕەهەندە سیاسی و سەربازیەکان دۆخەکە ڕەهەندێکی ئابووری گەورەشی هەیە و هەربەهۆی پەرەسەندنە سیاسی و سەربازیەکانی سنووری رووسیا و ئۆکراین نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا بە ڕێژەی نزیکەی 4 دۆلار بەرزبوونەوەی بەخۆ بینی و نرخی هەر بەرمیلێک نەوت گەیشتە 95 دۆلار. لە ئەگەری یەکەمین پریشکی ئاگری شەڕە چاوەڕوانکراوەکەدا ڕەنگە بە ڕێژەیەکی بەرچاو بەرزبوونەوەی زیاتر بەخۆیەوە ببینێت. ئەمە بێجگە لە ئەگەری دروستبوونی کێشەی گەورە بۆ گواستنەوەی گازی رووسیا بۆ ئەوروپا بە تایبەت بۆری گازی رووسیا بۆ ئەڵمانیا کە تاوەکو ئێستا نەکەوتوەتە کار و بڕیارە بە ناوخاکی ئۆکرایندا تێپەڕێت. ئێستا جیهان لە چاوەڕوانی شەڕێکدایە کە بەپێی پێشبینیەکان شەڕێکی وێرانکەر دەبێت و بە خوێندنەوەی هەڕەشەی وڵاتانی زلهێز بەرامبەر بە رووسیا دەکرێت لە ئەگەری ڕوودانیدا بە شەڕێکی گەورەی جیهانی وەسف بکرێت.